سبەی لە یاری لوتکەی خولی پلەیەکی کوردستان خاک و سیروانینە لە یاری لوتکەدا ڕوبەڕوویەک دەبنەوە. یانەی بەرشەلۆنە لەم وەرزەدا دووچاری یەکەم دۆڕاندن هات لە خولیانەکانی ئیسپانیا. فیفا دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆناڵدۆ ئاسایی بکاتەوە و داوا لەو یاریزانە دەکات لە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی باشترین یاریزانی جیهان ئامادە بێت. سڵاتانە بێ خۆشەویستان، فەرموون لەگەڵ هەواڵەوەرچەکان. سبەی جەولەیەکی نوێ لە یاریبێزەکانی خولی پلەیەکی یانەکانی کوردستان ئەنجام دەدرێ و تیایدا یانەکانی شاری کەرکووک لە نێو یاریگا و لە بەردەم هاندەرانیان یاری دەکەن. لە میانی یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی پلەیەکی یانەکانی کوردستان یانی خاک لە یاریگای خۆی لە یاریەکی بەهێزدا میوانداریانی سیروانی نوێ دەکات. لەم وەرزەدا یانی خاک ئاستێکی بەرز پێشکەش دەکات و لە ئێستادا بە هاوبەشی لەگەڵ برایەتی لوتکەی ڕزبەندیان گرتووە. لە یاریەکی دیکەدا یانی سەورەی بریندار کە لەم وەرزەدا بە ئاستێکی زۆر خراپ تێپەڕ دەبێت میوانداری یانی ئاڵتون کۆپری دەکات. بەدەستێنانی هەرسێ خاڵی یاریەکەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و هەردوو تیپ هەوڵ دەدات لە هێڵی مەترسین دابەزین دوور بکەونەوە. بامەدەبوونی زیاتر لە 53,000 هاندەر یانەی ئەتلەتیک بلباو لە نێو یاریگای خۆی یەکەم تەڵای دۆڕاندنی بەیانەی بەرشەلۆنەی کەتەلۆنی لە خولەکە چەشت. لە دوایری هەفتەی 15می خولیانەکانی ئیسپانیا یانی بلباوی هەرێمی باسک پێشوازی لانی بەرشەلۆنەی هەرێمی کەتەلۆنیا کرد. هەر لەگەڵ دەستپێکی گەرمی یەکەمی یاریەکە یانی خاوەن یاریگا بە هێرشبردن دەستیان بەیاریکردن کرد و چەندین هێرشی ترسناکیان گەیاندە ناو هێڵی چەقی سزای بەرشەلۆنەی میوان، بەڵام نەبوونە ئامانج لە ئاتۆمارکردنی گۆڵ. لە تایمی دووەمی دیارەکەدا یانی بلباو با گڕوتنێکی بەێسترەوە هاتن نێو یاریگا و لە دەقەی هەفتای یاریەکەدا و لا پێدانێکی جواندا سەرنجام مۆنیاین تەنها گۆڵی یاریەکە و بردنەوەی بلباوی تۆمار کرد. بۆ بردنەوەش یانی ئەتلەتیک بلباو با کۆکردنەوەی 29 خاڵ سەرکەوت بۆ پلەی چوارەمی ڕزبەندیەکە و لا بەرامبەریشدا یانی بەرشەلۆنە لە ڕزبەندی خولەکەدا مایەوە بە جیاوازی گۆڵ لەگەڵ یانی ئەتلەتیک مەدرید. لە خولیانەکانی ئیسپانیاوە دەچینە خولیانەکانی فەڕەنسا و لە یاری لوتکەی هەفتەی 15می خولەکەدا یانی پاریس سان جێرمان لە نێو یاریگای پارکی پادشاکانی تایبەت بەخۆی پێشوازی کرد لە یانی دیۆنی ڕکابەری. لە سەرەتاو یانی پاریس کۆنتڕۆل یاریەکەی کرد و لە دەقەی 36دا ئیدینسۆن کاڤانی ئۆڕەگوای گۆڵ یەکەم یانی پاریسی تۆمار کرد. دوایەوە گۆڵەش بە 5 دقە زلاتان ئیبراهیمۆڤیچ لە لێدانی سزادا گۆڵی دووەمیانەکەی ڕەگەاند. پاشان لە نیوەی دووەمی ڕوبەڕبوونەوەکەدا تیاگۆ سیلڤا گۆڵی سێمی تۆمار کرد. لە دوا ساتەکانی یاریەکەشدا بە هەمان سیناریۆی گۆڵی دووەم ئیبراهیمۆڤیچ لە لێدانێکی تری سزادا کۆتایی هێنا بە کەرنەڤاڵی گۆڵەکان و دووەم گۆڵی خۆی و چوارەمی تیپەکەی تۆمار کرد. بەم بردنەوەشیانە پاریسێکە لە پێشەنگی خولەکەدا جێگیر بوو بە 37 خاڵ. لە خولی پریمەر لیگشدا لە درێژە یاریەکانی جەولەی هەشتەمی خولەکە یانەی چێلسی لە نێو یاریگای ستامفۆرد بریجی تایبەت بەخۆی پێشوازی کردلانی ساوثهامپتۆن لەگەڵ لەدانی فیکەی ناوبژیان یاریەکە و دوای تێپەڕبوونی 12 چرکە یاریزان جای ڕۆدریگەز گۆڵ یەکەمی یاریەکە و هاڵستی ڕاگەیاند. ئەو گەمە بە تەنها گۆڵە لە بەرژەوەندیانی میوان کۆتای پێهات. لە بەشی دووەمیشدا یانی بلوس شۆڕشی بەرپا کرد و دوای لە دەقەکانی 55 و 62دا سێ گۆڵەڕی یاریزانان گاری کاهێڵ و جۆن تێری و دیم بابا تۆمار بکات و خۆی بگەیەن تا پلەی دووەمی ڕزبەندەکە بە 27 خاڵ. لە یاریەکی تری هەمان جەولەدا یانی مانچستەر سیتی لەسەر یاریگای ئیتیحاد ڕوبەڕیانی سوانزی سیتی میوانی بووە. لەگەڵ دەستپێکی گەم یەکەم و دوای تێپەڕبوونی 8 دقە بەسەرەوە گێمەدا ئەلڤارۆ نیگریدۆی هێرشبەر گۆڵ یەکەم یانیستی زنی نووسێوە. لە گەمی دووەمیشدا سەمیر نەسری دەقەکانی 58 و 77دا دوو گۆڵی تری بۆ یانی مانسیتی تۆمار کرد و یاریەکەش بە ئەنجامی سێ گۆڵی خاوێن لە بەرژەوەندی کوڕانی پلیگرینی کۆتای پێهات. بەم بردنەوەش یانیستی زن لە پلەی سێم دەبینرێت بە 27 خاڵ. یانی یوڤانتۆس بەردەوامە لەسەر بردنەوەکانی و ئەمجارەشیان لەسەر حسابی ئۆدینێزی میوانی بردنەوەیەکی گرنگی دەستەبەر کرد. لە چوارچەوەی یاریەکانی هەفتەی چواردەمی خولیانەکانی ئیتاڵیا ناسراو بە سیریا ئای یاریگای یوڤانتۆس ئەرینا بووە گەواهیدەری بردنەوە قورسەکەی یانی خانمە پیرەکە. کاتێک لە دەقەی 90 دیدارەکەدا لۆرەنتی ئیسپانی تەنها گۆڵی یاریەکە و بردنەوەی بیانکۆنێری تۆمار کرد و سێ خاڵ یاریەکەی بۆ تیپەکەی بەدەستهێنا. لای خۆشەوە یانی ڕۆمای پایتەخت بەردەوامە لەسەر بەفیڕۆدانی خاڵەکانی و ئەمجارەشیان نەیتوانی گرێکوێری یەکسامبوونەکانی بکاتەوە. کاتێک بۆ میوانی ئەتڵەنتای خاوەن یاریگام گەم یەکەم یاریەکە بەبێ گۆڵ کۆتای پێهات. لە نیوەی دووەمی دیدارەکەشدا ئەتڵەنتای خاوەن یاریگا دەست پێشخەر بوو لە تۆمارکردنی گۆڵ و
لە دەقەی 50دا یاریزان داڤید بریڤیۆ گۆڵی یەکەم یانەی ئەتڵانتای تۆمار کرد لە دوای گۆڵەش یانەی ڕۆمای میوان هەوڵ یەکسانبوونەوەی ئەنجامەکەیان دەدا تا لە دەقەی 90 یاریەکەدا کیڤن سترۆتمانی هۆڵەندی گۆڵ یەکسانبوونی بۆ گورگەکانی پایتەخت تۆمار کرد لە کۆتایشدا هەردوویانە بە خاڵێک هاوبەش بوون بەم یەکسانبوونەش یانەی ڕۆما لە پلەی دووەمدا مایەوە بە جیاوازی 3 خاڵ لەگەڵ لێڤانتۆسی پێشەنگی. یاریزانی تۆی پێ لە ئێستادا بووەتە هۆی مردنی چەند کەسایەتێکی گەورەی جیهانی و لەگەڵ تۆمارکردنی هەر گۆڵێکدا مەرگی کەسایەتێک ڕادەگەێنێت. لەم راپۆرتەدا هاوکارم ئاکۆ بیبانی چەند زانیاریەک دەخاتە ڕوو. ئارۆن ڕەمسیۆڵ یاریزانیانەی ئارسناڵی ئینگلیزی لەگەڵ تۆمارکردنی هەر گۆڵێکدا کەسایەتێکی ناسراوی جیهانی دەکوژێت. شەوی ڕابردوو لە خولی پرێمان لیگی ئینگلیزیدا یانەی ئارسناڵ سەرکەوتنی تۆمار کرد و بە هاوکاری ڕامسی لە پێشەنگی یانەکان مایەوە. تێدا ئارۆن ڕامسیۆڵ یاریزانیانەی گەنەرس توانی ئاسێکی بەرز پێشکەش بکات و 2 گۆڵیش تۆمار بکات. هەمیشە لە کاتی تۆمارکردنی گۆڵێ و یاریزانەدا هاندەران لە نێو یاریگادا باوەش پێکدا دەکەن و خەندە دەگۆڕنەوە، بەڵام بۆ دەرەوە یاریگا هاو کێشەکە پێچەوانە دەبێتەوە، چونکە لەگەڵ تۆمارکردنی هەر گۆڵێکی و یاریزانەدا ڕەنگە ڕووداوێکی نەخوازرا و ڕوو بدات. ئەو کارەش لە واقعدا بینراوە. لەگەڵ هەر گۆڵێکی ئەو یاریزانەدا ماڵوێرانێک یاخود مەرگی کەسێکی بەناوبانگی جیهان ڕادەگەێنرێت. ڕوودان و مردن کارێکی ئاساییە و هەموو کات ڕوودەدات، بەڵام ئەوەی نامۆیە ئەو پەیوەندی ڕاستەوخۆیە کە لە نێوان گۆڵی ئارۆن ڕامسی و مردندا هەیە کە ئەمەیان خەریکە دەبێت بە دیاردە و لەگەڵ هەر گۆڵێکدا کەسێکی بەناوبانگ ژیانی کۆتایی پێدێت. 2 گۆڵەکەی یاری ڕابردوو مەرگی 2 کەسی بەدواوە بوو کە ئەوانش پۆل واڵکەری ئەکتەری سینەمایی ئەمریکی و هاوڕێیەکی بوو. ئەمەش تەنها یەک ڕێکەوت نەبووە، چونکە لە ڕابردوودا و لە کاتی تۆمارکردنی گۆڵی ئارۆن ڕامسیدا چەندین کەسایەتی گەورەی جیهانی مردوونیان کوژراون، لەوانەش ئوسامە بن لادنی سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدە و موعەممەر قەزافی سەرۆکی لیبیا و ستیڤ کۆیسی دامەزرێنەری کۆمپانیای ئەپڵ و وینتی هۆستۆنی گۆرانی بێژ و یاریزانێکی باسکە و چەند کەسایەتیەکی دیکەش. بۆیە لەمە دوا پێویستە کەسە ناودارەکان بە تەواوی لە خۆیان بترسن و هەمیشە نزا بکەن کە یاریزانی ناوبراو چیتر نەتوانێت گۆڵ تۆمار بکات، چونکە گۆڵی ئارۆن ڕامسی واتە مردنی کەسێکی ناودار. یەکێتی تۆی پێ نێودەوڵەتەی فیفا بە سەرکردایەتی جۆزێف سیپ پلاتەری سویسری لە چەند ڕۆژی ڕابردوودا نامەیەکی ئاراستەی یانی ڕیال مەدریدی ئیسپانی کردووە و تێیدا لەو نامەیەدا هاتووە. پلاتەری سەرۆکی فیفا داوا دەکات کریستیانۆ ڕۆناڵدۆی پورتوگالی و ئەستێرەی ئەو یانەیە ئامادە بێت لە ئاهەنگی دەستنیشانکردنی باشترین یاریزانی جیهان کە بڕیارە لە 13 مانگی 2014 ڕێک بخرێت. بەپێی سەرچاوەکانیش لە ئێستادا ئەو یاریزانە پورتوگالیە بەو ئاستەی پەرزەی کە پێشکەش دەکات جۆزێف پلاتەری سەرۆکی فیفای توشی شۆک کردووە. جێوا بیرهێنەوەیە هەریەکە لە یاریزانە ڕۆناڵدۆی پورتوگالی و لیۆنێل میسی ئەرژەنتینی و فرانک ریبەری فەڕەنسی پاڵێوراوی سەرەکین بۆ باشترین یاریزانی جیهانی ئەمساڵ کە گۆڤاری فرانس فوتبۆلی فەڕەنسی بە هاوبەشی لەگەڵ شەوی تۆی پێی جیهان دەبەخشێتە باشترین یاریزانی جیهان. ڕۆژنامەی تێلێگرافی بەریتانی لە ژماری ئەمڕۆیدا بڵاوی کردەوە پێشهاتنی بۆ یانەی ڕیال مەدرید یانەی مانچستەر یونایتد ئینگلیزی بڕی 120 میلیۆن یۆرۆی خستە بەردەم گاریزبێڵی وێڵزی و یاریزانی پێشووی یانەی تۆتنهام. ڕۆژنامەکەوەی ئاشکرا کرد ئەو بۆندا لەلایەن ئیداری یانی سپێرتەوە ڕەت کرایەوە، چونکە یاریزانە تەنها ئامانجی ئەوە بوو پەیوەندی بە یانەی ڕیال مەدریدی ئیسپانیا بکات. گاریزبێڵی وێڵزی تەمەن 24 ساڵ لە وەرزی ڕابردووی گواستنەوەی یاریزانەدا با بڕی 91 میلیۆن یۆرۆ پەیوەندی بە یانی شاهانەوە کرد، بەو بۆندەش بووە گرانترین یاریزانی جیهان. بۆ بەهێزکردنی ڕیزەکانی تیپەکانیان هەردووانەی ڕیال مەدریدی ئیسپانی و پاریس سان ژێرمانی فەڕەنسی لە کێبڕکەی بەهێزدان تاکو و پۆگبا یاریزانی هێڵی ناوەڕاستیانەی ڤانتۆس ئیتاڵی پەلکێشی یانەکەیان بکەن. لە لێدوانێکدا ناسر خلێفی سەرۆکیانی پاریس سان ژێرمانی فەڕەنسی ئەوەی ئاشکرا کرد کە دەیەوێت بۆندێک پێشکەش بەیانەی ڤانتۆس بکات لە پێناو دەستەبەرکردنی ئەو ئەستێرە لاوە فەڕەنسیە مەبەستی گواستنەوەی وایەنە پاریسەکە.
هەروە لای خۆشەوە سەرچاو ڕۆژنامەوانەکانی ئیتاڵیا باس لەوە دەکەن بەهۆی ئەو پێکانەی کە سامی خزێرە دووچاری هاتووە لە هاوینی داهاتوودا ئامانجی سەرەکی کارلۆ ئەنچیلۆتی ڕانەری یانی شاهانە پۆل پۆگبای فەڕەنسی دەبێت بۆ ڕیزی یاریزانانی قەڵای سپی ئەمەش لە کاتێکدا تاکو ئێستا بەرپرسانی ئیداری یانە خانمەپیرەکە دەگەیشتنەتە ڕێککەوتن لەگەڵ پۆگبا لە پێناو نێکردنەوەی بۆندەکەی. Sì, sono qui, sono pronto per giocare, perché sì, il mister pensa che sono pronto e che posso giocare. لە درێژەی یاریەکانی خۆری باسکەیانە پیشەگەرەکانی ئەمریکا ناسراو بای NBA تیوی باسکەیانەکانی ئۆکلاهۆما سیتی و مینسۆتا ڕوبەڕوو یەک بوونەوە لەو یاریدا کوڕانی تیپی ئۆکلاهۆما کۆنتڕۆلی یاریەکەیان کردو توانیان با جیاوازی 10 خاڵ و بە ئەنجامی 113 خاڵ بەرامبەر با 103 خاڵ بردنەوەیەکی گرنگ بەدەست بێنن. Reggie Jackson, who of course started in place of Russell Westbrook while he was out, and Steven Adams with the finish. Him do what other teams let him do. Wow, what a pass. How did he make that pass? Ibaka doing what he does best. Cephalosha putting it on the floor, and the Thunder rolling. Westbrook trying to feed it inside. The Wolves take the basketball away. Brewer, the outlet from Love, gets it to Kevin Martin for the three. با چەندگرتەیەکی نمایشی خلیسکانی سەربەفر لە نێو شاخەکانی وڵاتی کەنەدا کە بە بەشداری هەرێکە لە وڵاتانی ئەڵمانیا و ئیتاڵیا بەڕێوەچوو کۆتایی بە هەوڵەوشەکان دێنین. بەر لە کۆتای سەردەری چەند هەوڵێکتان بەبیردێنەوە بەی لە یاری لووتکەی خولی پلەیەکی کوردستان خاک و سیروانی نوێ لە یاری لووتکەدا ڕوبەڕوویەک دەبنەوە. یانەی بەرشەلۆنە لەم وەرزەدا دووچاری یەکەم دۆڕاندن هات لە خولیانەکانی ئیسپانیا. فیفا دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆناڵدۆ ئاسایی بکاتەوە داوا لەو یاریزانە دەکات لە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی باشترین یاریزانی جیهان ئامادە بێت. بە یارمەتی هاوکارانمان لە بەشی کۆنتڕۆل گەشتی هەڵەوچەکان و پێشکەشکردن شەوێکی شاد.